بۆ پێی بۆچوونێک هەیە کە پێشتر دەسەڵات لە ناو کۆمەڵگاکانی جیهاندا دایکانە بوو بێ و دواتر بوو بێتە باوکسالاری، بەردەوام باسکردنی مەسەلەی ژن و هاتنە پێشەوەی بۆ ناو شارستانی یەکێک بۆ لەو پێوەرانەی پێشکەوتنی کۆمەڵایەتی و هەر کۆمەڵگایەکی لەسەر بەند بووە. کۆمەڵگەی هەورامان وەک بەشێکی تایبەتمەند لە کولتوری کوردەواری هەمیشە جێگەی تێڕامانی ناوچە و فەرهەنگەکانی دەوروبەر بووە. دوای فشاری بەها کۆمەڵایەتی و ئاینیەکان بۆ سەرام ناوچە گرنگی کوردستان و دەرکەوتنی ئاسۆکانی بەجیهانی بوون، ئەم دەڤەرە ماڵە کولتوری و بەها نەگۆڕە بەرزەکانی وەک خۆی ماون. ژیان بە بەردەوامی لە گۆڕانایە، کاتێکیش کە ژیان لە گۆڕان نبوو ئەبێ تاکەکانیش بە بەردەوامی خۆیان تازە بکەنەوە، ئەو گۆڕانکاریانە قبولکەن و بتوان لەگەڵ گۆڕانکاریەکاندا بڕۆن. ئەمەش بەکێ ئەکرێ بەسەر جەم تاکەکانەکرێ، بەڵام بەڕای زۆربەی زۆری ئەو زانانی کە لەم بوارەیە ئیشەکەن ژنان ڕۆڵێکی هەرە سەرەکیان هەیە لە گۆڕانکاریەکاندا، ژنان ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە دەسەڵاتە، لە ئاینە، لە سیاسەتە، لە پەروەردە و فێرکردنە، چونکە ئەمە ئەرکی هەرە سەرەکیە بۆ سەرجەم ئەو دەستگا و دامەزراوانەی کە لە هەر دەسەڵاتێکە هەیە، کە لە هەر حکوومەتێکە هەیە، کە لە هەر پێگەیەکە هەیە کە هەمانە. یەینە سەرەوەی ئایا بزانین خێزان چییە؟ لە ڕاستیدا خێزان دامەزراوەیەکی کۆمەڵایەتیە. لەم خێزانشدا دیسانەوە ژن ئەتوانین بڵین ڕۆڵی سەرەکی هەیە، چونکە ئەوانن کە بنەما و سەرچاوی بنیاتنانی کۆمەڵن، هەر ئەوانن ئەتوانن ئەرکە گەورەکان بەجێبێنن، ئەوان دایکی زاناکانن، ئەوان دایکی نووسەرەکانن، ئەوان دایکی و خوشکی ئەو کەسانن کە ئەتوانن لە کۆمەڵدا جارێکی تر ڕۆڵ ببینەوەتە. ئەمە وەکو خولا وایە، لێرە کارێکەکەی ئەو لەو جۆ کارەکەی ترێ بۆ تاواکەن. لە ڕاستیدا ئێمە بڕواشمان بەوە هەیە کە هەموو سەردەمەکان هەم ژنان و هەم پیاوان دوو شتن تەواوکەری یەکترن، دوو جەمسەرن تەواوکەری یەکترن و ئەتوانن پێکەوە کارێکی باش بکەن. ئەوەی کە هەیە ئەتوانین بڵین لە ناو خێزاندا کێ ڕوکنە سەرەکەیەکە، کێ بنەما سەرەکیەکە بڵین ژنانن. بۆچی؟ چونکە ئەرکی سەرەکیان جێگیرکردنی خێزانە، ئەرکی سەرەکیان جێگیرکردنی ئەو هەست و سۆزەیە کە ئەبێ لە خێزانە هەبێ، بە پێی ئەزمون و بەپێی ئەو بەدواداچوون و یاخود بەپێی ئەو شتانەی پرۆگرامانەی کە هەیە بە بەردەوامی دەرەکەوێ. هەر خێزانێک ژنەکەی توانایی ئەوەی هەبوو خێزانێکی جێگیر بێت، توانای ئەوەی هەبوو هەست و سۆز بە مناڵەکانی، توانای ئەوەی هەبوو هاوسەرەکەی بە باشترین شێوە مامەڵەی لەگەڵاکە، ئەوە بێگومان مناڵەکانیشی نەوەکانیشی بەرەبەرە ئەوانیش بە جۆرێک لە جۆرەکان خێزانێکی تەندروست دەبن، خێزانێکە بن کە شایانی ئەوەن کە لە ناو کۆمەڵدا جێیان بێتەوە. لە هەورامان پێگەی ژن لە ناو خێزانەکانە پێگەیەکی دیاری هەبووە. طبعاً ژن کاریگەری زۆری هەبووە لەسەر خێزان، هەم لە ڕووی پەروەردەکردنی مناڵ، هەم لە ڕووی چۆنێتی هەڵسو کەوت و مامەڵەکردنی لەگەڵ پیاویانی بتوانین بڵێن لە هەموو بوارەکانە ژن توانیوێتی خۆی بگونجێنێ. لە ڕووی ئەوەی کە هەورامان زیاتر ناوچێکی شاخاویە چوونە دەرەوەی تیا بووە، هاتنەوە مناڵ، ئەمانە ژن توانیوێتی لە هەموو ڕوویەکانەوە لە ڕووی کارکردنەوە لەگەڵ پیا و هاوشانی پیا و توانیوێتی بە شێوەیەکی بەرچاو گونجاو خۆی لە هەموو بوارەکانە بگونجێنێت. پێگەی ژن لە هەوراماندا ئەو باسی ئێمە لە ناو ماڵی هەورامیەکان لی دەدوین. کۆمەڵگەی هەورامان کۆمەڵگایەکی ڕۆحی دامەزراو بووە لەسەر بنەمای ئەو ئاکارە بەرزانەی مرۆڤ دەگەێنە لووتکە، واتە ئەوەی ئامانج بووە دامەزراندنی بووە لەسەر ئەو بەها ئاکاریانەی فەلسەفە و ئاین داوایان کردوون. لەناو ئەوەی کە ڕۆحی و بنشینەیە ئەوەی گرنگە گەیشتنە بۆ ئامانجە. لێرە ڕەگەز یان جێندەر واتایەکی وەهای نەبووە، واتە ژن و پیا و نێرۆمێ. چونکەم جیاکاریە پەیوەندی بە کۆمەلگاوە هەیە کە سیستم و دەسەڵاتەکەی لە سەر جیاکردنەوەی ڕۆڵی کۆمەڵایەتی و مۆرکردنی ئەو بەهانە دامەزراوە کە سیستەمی باوکسالاری دەیڕشتن.
ژن هەمیشە پێگەیەکی تایبەتی هەبووە لە هەورامان و ژن شان بەشانی پیاوەکان کاریان کردووە بەبێ جیاوازی ئەبێژە گەڕێتەوە بۆی کە هەورامان ناوچەیەکی ڕووی سروشتی و ناوچەیەکی تەواو سروشتیە فێنکە کە ئەمەی ژووە ئەکات هەمیشە ئەڵێ کە شوێنێکی فێنک بوو سال بوو هەمیشە عسابی پیاوەکان سارترە لە شوێنێکی گەرمیان مێژوای کردووە کە هەمیشە ژناشان بەشانی پیاوەکان کارکەن لەم دوایانسکەیەکی پارە دۆزرایەوە کە ڕسمی ژنی لەسەر بووە ئەومان بۆ دەرخا کە ژن پێگەیەکی تایبەتی هەبووە لە هەورامانە کە ژن هەمیشە لە کایە کۆمەڵایەتی و سیاسەکانە کاری کردووە لەگەڵ پیاوەکانە باغداریان کردووە لەگەڵ لە سیاسەتا کاریان کردووە لە ژنێکی کابانێکی باش بوون لە ماڵەوە ینی هەمیشە ژنان ینی جا نەکراونەتە لەوەی کە ئەمە ژنە دەبێت کاری ناوما بکات دەبێت نازانم باغداری بکات پیاو سالار بێن نەخێت لە هەورامانە شتی وان نەبووە و پێگەیەکی تایبەتی خۆیان هەبووە ئەبینی چەنەها شاعیری ژنمان هەبووە لە هەورامان و چەنەها کەسی ناودارمان هەبووە چیرۆک نووسمان هەبووە و قایمقەممان هەبووە لە هەورامانە کەمە شتێکی دڵخۆشکەرە بۆ ئێمەی هەورامیەکان. لە هەوراماندا ژن و پیاو یەکسان نین و جیاژ نەکراونەتەوە کاتێک ژن بەراورد نەکرا بە پیاو ئەم کێشەیە دروست نابێت. هەورامیەکان جیاوازیان نەکردووە لە ناو پیا و ژندا ژن نەبووتە بوونەوەرێکی کۆمەڵایەتی جیاکراوە. ڕاستە هەورامانیش کۆمەڵگەیەکی کوردیە بەس بە عام لە هەموو ڕووەکانەوە هەورامان ئەتوانم ینی بڵێم لە هەموو ڕووەکانەوە لە شوێنەکانی تر ئازاتر و باشترە هەم بیرکردنەوەیان هەم حڕیاتی خێزان خۆی پێگەی ژن لە ناو هەورامانە مەبەسم خێزانە خێزان ئەگەر ڕێگە نەدا بە بڵێن بە کچەکە یان بە ژنەکە یان بە خوشکەکە یان بەمانە ئەمە ناتوانێت ئازادی وەرگێ خێزانی هەورامان بە عام خێزانێکی پێشڕەفتەترن خێزانێکن بیرباشن خێزانێکن ینی ئەوەی کە ئەیڵێن کرداریشی لەگەڵایە ئەنی شتێک ناڵێن بەبێ کردار هەمیشە بیرەکەنەوە ئینجا کردارەکەشی ئەەکەن ژنی هەورامان لە هەموو ڕوەکانەوە هەر لە بیدا لە سەدانی مەسەر چەند سەدە پێشتر لە هەموو ڕوەکانەوە باشتر و ئازادتر بووە چەندین ژنی باشمان هەیە نەک ئێستا لاوااسترین پێشتر باشتر بووین لە ئێستا بەس ئازادیەکەمان باشە لەخوا بەزیابێ لە هەموو ڕێکەوە ژنی هەورامان ئازاد ئەتوانێت خسە بکە ئەتوانێت ڕێی خۆی دەربڕێ ئەتوانێت خزانێکی باش پێک بێنێ ئەتوانێت باش زەواج بکە ئەتوانێت باش بڵێ ئەمانە شتێکە فەرقی هەیە لە خێزانەکانی تر. جیاکاری خۆی لە ناو پۆڵێنکردن و دابشکنی کاری کۆمەڵایەتیدا دیاری دەکرێت لە ناو هەورامیەکاندا ژن بوونەوەرێکی کۆمەڵایەتی دروستکراو نەبووە لە ژێر چاودێری پیاودا کە شەرەف و بوونی وابەستەی خێڵ و نەریتە کۆمەڵایەتیە وابەستەکان ببێت. هەورامیەکان چونکە مرۆڤ وەک خۆی و ئامانجێک لە پێناو خۆیدا دەبینن ڕێگەیان نەداوە ژنهۆ و پێناوی دەست بەسەراگرتن و چێژوەڕگرتن بێ و تەنها کاربەڕێکەری نێری نەبێ لەبەرەوەی کە مرۆڤ لەو کۆمەڵگایش خۆی لە خۆیدا ئامانجا ناکرێتە کەرەستە و بەکارهێنایی ئەوی تر. وإفاتكلي مال الأميرة مال الأميرة توبوي كاسي خينا ظل رجيا يبامنا رجيا يبامنا لێرە لە هەورامان جیاوازێکی ئەو تۆنیە لە بینی ژن و پیاوە ئەوەی کە لێرە بەجی ئەکرێ و کاری لەسەرەکرێ بەگشتی مرۆڤ بوونە ژن لێرە خەسڵەتەکانی مرۆڤبوونی وەرگرتووە خەسڵەتی ژنی تەنها ئەوەیە کە لایەنی جەستەیی یان تەبعاً ژن ناسکترە و توانای لە پیاو کەمترە ئەو ئیشانەی کە بە زەخت و پێویستی بەهێزە تەبعاً پیاوەیکە لە کۆنتریش کاتێکە وەکو ئێستا ژنە بووە ئەو کاتە بڵێن ئەگەر ئیشەکان وەکو ئێستا چون مامۆستانە بوون یان هەر شتێک بوون بەڵام شانبەشانی پیاوەکان لە باخا بوون پیاو گێزی تەکاندۆ ژنەکە کۆی کردوێتەوە چوزانم هەڵوژیان هەبوو هەر شتێک یعنی بە هەردووکیان هەوڵیان ناوە ژیان بکەن ئیتر ئەوەی کە پێویستە و لەسەر شانی هەر کامیان ئەرگ بووە کردویان.
ئەوەی گوێزەکەم دەتوانم بەڵام لە هەوراماندا یاخۆت خێزان لە هەوراماندا جێگیرە، خێزانێکی پەرتەوازنیە، خێزانێکی پەرشوبڵاو نیە، تا ڕادەیەک توانیوێتی ئەو جێگیری خۆی بچەسبێنێ. ئەمەش بێگومان لە شەو ڕۆژێکا دروست نەبووە، ئەمڕۆ سبەینە دوێنە دروست نەبووە، مێژوویەکی زۆر لە مێژینەی هەیە. ئەم مێژوە لە مێژینەیەش بێگومان پەیوەستە بە چیەوە؟ پەیوەستە بە کللتورەوە، پەیوەستە بە ئاینەوە، پەیوەستە بە دەسەڵاتەوە، پەیوەستە بە پەروەردەوە، پەیوەستە بە زانستەوە. سەرجەم ئەم کایانەی کە ئەیڵین ئێمە لە هەوراماندا نەبێ بە جۆرێک لە جۆرەکان ئەگەر عنسوریەت نەبێ یاخود چۆنەڵی زۆر پیا هەڵدان نەبێ، بەڵام سەرجەم ئەم ڕێگەزانە لە هەوراماندا هەبووە، لە ڕووی ئاینەوە دەورێکی باشی هەبووە، لە ڕووی کۆمەڵایەتیەوە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی دەسەڵاتەوە، لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە. ئەمانە وای کردووە خێزانیش جێگیریەکی تایبەت هەبێت لەناو خێزانە لە هەورامانە. بۆچی بەرنامەکەی ئێوە ناوی ئاهورایە، پێم وایە لە ناو دینی زەردەشتیش بێگومان ئەم پێشینەیە گەڕێتەوە بۆ دینی زەردەشت، ئەڵێ لە دینی زەردەشتا باشترین ژن یاخود شاژن بەکێ ئەڵێن؟ بەو ژنە ئەڵێن کە لەسەر خواستی خۆی و دایک و باوکی هاوسەرگیریەکە، ئەمە پێوترێ شاژن. ئێکەوا بوو ئەمە دەورە بە دەورە هاتووە، ستێپ بای ستێپ هاتووە تا گەیشتوێتەوە قۆناغی کە لە خێزانی هەورامانیشە لە هەورامانیشا بێگومان ئەم ڕۆڵە هەبووە. سربەخۆی ئابووری هەبووە، سربەخۆی بیرکردنەوەی هەبووە، سربەخۆی زانستی هەبووە. چەند نمونەیەکمانەیە حەزەکەم بەرەبەرە بێمە سەرە و نمونانەی کە هەمانە لە هەورامانە بێگومان دامەزراوەیە کە بۆ یاخود حکومڕانیە کە بۆ کەی پێی وتراوە ژیلاومەلە. ژیلاومەرێ چی بووە؟ دەسەڵاتێک بووە، وەکو پەرلەمان بووە. ئەم پەرلەمانە بە چۆن هەڵبژێراوە؟ هەر 4 ساڵ جارێ ئەم پەرلەمانە هەڵبژێراوە. ئەمە باسی 330 کۆچی ئەەکەم من. 330 کۆچی ژیلاومەرێکە دامەزراوەیەکی دەسەڵاتی بووە، حکمی کردووە، هەر 4 ساڵ جاری هەڵبژێراوە. ئەندامەکانیان پێیان وتراوە پیر یاخود ئەوانەی کە ڕۆڵیان نەبووم پیرانە کێبوون، ئەوانە بوون کە لە ئاستێکی بەرزابوون. هەر کەسێک لە ئەندامێتی ئەم ژیلاومەرەیە دەرچوو بێت کێ ڕێوڕسمی خوێندنەوەکەی بۆ کردوون، پیرەکە بۆی کردوون. طریقەتی نەقشبەندی وەمانە بوونیان هەبووە کاریگەریەکی باشی لە سەردانیشتوانی خەڵکی هەورامان پیا کردووە. بە تایبەتی نەرمی طریقەتەکە ژوای کردووە کە تونوتیژی لە ناو هەورامیەکان و لە ناوچەی هەورامانەکەم بێت. نەرمیەکە بە حکمی ئەوەی کە بواری بۆ هەموو بوارە جیاوازەکان ڕخساندووە کە خەڵکتیا بتوانێت دەست بڵاو بێت. لە بواری ئەدەبا خەڵکی هەورامان ڕۆشن بیر بووە، لە بواری گۆرانی وتنا چەند هونەرمەند و چەندین تەنانەت لە هەر لەو طریقەتانەیە بووە کە ژن گۆرانی وتووە، بەڵام بە شتێکی نامۆ و بە شتێکی دوور لە دین سیر نەکراوە. لە هەر طریقەت ڕێگەی یاوە کە ژن ئازاد بێت لە ناو هەورامیەکانە، جێدەستی دیار بێت، خاوەنی بڕیاری خۆی بێت. طریقە دوای کردووە کە مەسەلەن پیا و ڕێزی زیاتر لە ژن بگرێت. ئەمە هەمووی ڕنگدانەوەی طریقەت بووە، هاتوچۆکردن و کارکردن لەگەڵ پیاوە، یعنی بەمانایەکی ئەوەی کە هاوشانی پیاوەکانیان کاریان کردووە. ئەمە بۆ نەرمی طریقەتەکە گەڕاوەتەوە کە ئەمە بەرچاوڕوونیە کە ئێستا دیارەکە هۆکاری نەبوونی تونوتیژی لە ناو منتیقەی هەورامانە بە زۆری کاریگەری لەسەر طریقەتەکانە کە کاریگەری نەرمی ئەوان بۆ لەو سەردەمەیە کە خەڵک ئێستا هەر لەسەر ئەو طریقەتانە ئەم نەرمیان پەیڕەو کردو و ڕۆیشتون. کۆمەلگای هەورامان باشترە، باشتر بیرەکاتەوە مەسەل تاکی فەردی تاکەکانمان باش بیرەکاتەوە، ژن بێ پیاو بێ و کۆمەڵێشت هەیە نایکاتە کێشە و ژن ناکاتە کێشە. ژن داردەستی پیاو نییە لە هەورامانە، ژن کاڵایەک نییە هەورامان پێوەی ینی ئیشی پێوە بکە. ژن هەمیشە بە بەردی بناغی ژیان نەزانێ. ئەمە گەورەترین سەرمایە بۆ ژنی هەورامان
لە هەموو ڕوەکانەوە ئازاد بوونێمە لە خوا بەزیابێ ژنمان هەیە چەندین ژنمان هەیە لە پێشتر حاکمی منتەقەکە بووە قسەکەر بووە مەشاکیل ینی کێشەکانی حەل کردووە چەندین ڕەنگە تائیفی لە شوێنەکانی ترەوە ناڕەحەتیان بوو بێژنی هەورامان توانیوێتی لەبێن ئەو دوو تائیفانە کار بک بۆ ڕێخستنەوەیان ئەمە شتێکی گەورەیە هەتن لە هەورامانە تائیفیمان نییە هەورامان ژنمان نییە زۆر بە زۆر شووی پێ بکەن بە زۆرم لێ نادرێ بەشوو ژنمان نییە لەسەر بێشکە درابێ بەشوو ژنمان نییە ژن بە ژنمان کەمە زۆر ژنەمان کەمە ئەمانە بۆ بیرکردنەوەی تاکەکانە بیرکردنەوەیەکی باشیانەیە ئەیانەوە خزانەکان لە هەموو ڕوەکانەوە باشتر بن. ئافرەتی هەورامان بە تایبەتی خۆی هەر ئازاد بووە پێشتر طبعاً وتم لەبەرەوەی ئێرە کۆمەلگایەکی پیاوسالار نییە پیا و هەموو شتێک بەدەست نیە بەڵام لە ئێستاشا ژن تەسەورەکەم لە ناو هەورامانە ئەرکێکی زۆری خستۆتە سەر شانی خۆی و یارمەتی زۆر پیاو ئەیە و ئێزانی جوانە لە بەعام لە کوردستان لەوانەیە ژن ئیشەکە طبعاً تۆ بڵێ توونەڵی ئیشەکە بەڵام ئایا لە دوای ئەم ئیشکردنەی چیەتە سەر یعنی هیوایە ئیشەکە بەڵام چ توانرێت چوزانم بێتاقەتکردنێ زۆر شتیەتە بەردەم بەڵام ژنی هەورامان کچی هەورامان ئەمەی نییە ئەویش لەبەر ئەوەیە طبعاً سوپاسیانەکەی ڕەگەزینێر لێرە کراوەترە تێگەیشتوترە یارمەتیمان زۆرتر ئەیە. ئەگەر بینە سەر مەسلەی ئاینی دیسانەوە ژنان ڕۆڵێکی سەرەکیان هەبوو لەم بوارەیە توانیوانە ڕۆڵیان هەبێ لە پشتەوە نەوەستاون هەر سیرکەن و هیچ شتێک لە دین نەزان و بڕیار بچەسپێنرێ بەسەریانان نەخێر ئەمانیش بۆ کوپیاوان بەشدار بوون دای خەزان هەبووە کە بە هەمان شێوە لە سەردەمی یارسانەکانە ڕۆڵێکی سەرەکی هەبووە لەم بوارەیە سۆفی مەروەتە بۆ دیسانیەکێک بۆ لەوانەی کە پاش لە دنیا دەرچوونی شەعمەری بیارە توانیوێتی بە جۆرێک لە جۆرەکان لە سۆفیگەریدا تواوەتەوە کە خەڵکانێکی زۆر دوای کەوتون خەڵکانێکی زۆر چۆنەڵی لەسەر ڕێوڕسمەکەی بەردەوام بوون ئەمە لە بواری ئاینیان لە بواری دیسانەوە لە سەردەمی سانەکانە ئەتوانین بڵین ژن حکومداری کردووە هەر بۆ نمونە خاتو هۆریزات هەیە کە لە ساڵی 1225 کۆچی یەک ساڵ حکمی کردووە خاتو منیرە هەبوو ئەویش بە هەمان شێوە هەر لەو سەردەمی سانەکان 4-5 ناومان هەیە ئێستا ناوەکانی زۆر نایەتەوە خەیاڵم بەس ئەو دوو ناوەم لە خەیاڵایە کە لەو سەردەمی سانەکانە 2 ساڵ بە جیاوازی ئەم دوو خانمە حکمیان کردووە کەواتە لە ڕووی ئاینی و باسمان کرد لە ڕووی زانست و پەروەردە و باسمان کرد لە ڕووی ئاینی و باسمان کرد لە ڕووی دەسەڵاتداری و باسمان کرد لە ڕووی ئابووریەوە باسمان کرد. کەس بووین ئەمانە کە ئەچوینە بۆ کانی بۆ ئاوهێنان لەوێ تر ڕەفێق بۆ ئەبووینەوە ئەگەر یەکێک خەیاڵی بواە بۆ داوای ئەو کچە و دڵی پێوە بواە کە داوای بکات و یا دانیشێ بە دیاریەوە تا بڕوا بۆ عەسکەری و بێتەوە ئەیدا بە گوێ خوشکێکیە کەسێکی نزیکیە ئەو کاتە ئەیوت بە کچەکە ئەیوت تۆ دڵۆ پێوەیە فڵانە کەس ئەوێ داوای تۆ بکات و بێتە پێشەوە بۆ داواکردنەوە بەس لە پێشەوە ناچێتە ماڵەکە تا ڕەهی لە خۆ وەربگرێ کە ڕەهی لە خۆی وەرگرت ئەو کاتە ئەگەر کچەکەی ئەیوت بڵێ من دڵم پێوەیە بەڵام کە سوکارم هەیە دایک و باوکم هەیە براو کە سوکارم هەیە من ناتوانم لە خۆم و وعدێکی وابم ئەگەر ئەوان دڵیان پێوە بێت و دایک و باوک و ڕەهی هەموو کەسێکی لەسەر بێ بەڵێ منیش ئامادەم ئەکە شوەکەم بۆم کوڕێ
بەس بە دەمی منۆ قسەکەنەکەن تا بچنە ماڵی باوکو ئەو کاتە ئافرەتێگە هات بۆ لای دایکەکە دایکەکەی تێگەیاند و ئەیوت شتێکی وا هەیە و توش ئەتوانی ئێوارە دانیشن لەگەڵ پیاوەکە تا ئەم قسە و باسە بکەن و ئەگە دڵتان پێوە بوو جوابمان لێ ئەگێڕنەوە ئەو کاتە ئەیان کرد و دایتر بە نەیان کرد بەکارێک کچەکە بزانێ هەتا ئەوان قسەی خۆیان ئەکرد لە ناو خۆیانە یا بە کاتی خەوتن بوو یا شتێکی وە قسەیان ئەکرد و ئەیوت شتێکی وا هەیە و ماڵی فڵانە کەس ئەگەر باوکەکەش ئەیزانی گونجاوە و ئەمە ماڵێکی باشن و ڕێک و پێکە و ئەتوانن ئەم کارە بکەن و پەشیمانی لە دواوە نییە ئەمە ئەیوت باشە دەی تۆ خەبەریان پێبەرەوە با بێنە پێشەوە ئەو کاتە دوو پیاوی قابلە دار و ماقولیانە ناردە ماڵی کچەکە و قسە و باسییان ئەکرد و بەڵێ ئەمە دڵمان پێوەیە و ئەم ئیشە ئەکرێت و ئیشەڵڵا ئەو کاتە دەستی باوکەکەیان ماجە کرد یەکێک هەڵەسایە دەستی باوکەکەی ماجە کرد و سێ پیاو دانیشتن ئەو کاتە کاتی مارە بڕینیاندا ئەنا کاتی مارە بڕینەکەی ئیتر یا ئەوت سێ ڕۆژی تر یا ئەوت 10 ڕۆژی تر ئاوا بێنەوەی ئەو کاتە تر جوابیان لێ ئەگەڕان و ئاهاتن مارەیانە بڕی مەلایان ئەهێنا و وەکو ئیسانە بوو پاقلاوە و شت بێت وەزێ چکلیت و شتیان ئەهێنا و ئاهاتن مەلایان ئەهێنا و کچەکەیان مارە بڕی دەستێ جلیان ئەهێنا ئەیان کرد بە بەریا و ئیتر وەڵام مارەیانە بڕی تا ئەوەیش بوو کچەکە خۆیە شاردۆ ڕووی نەبوو ئیتر ڕەهی کچەکەیانەکە وەرەگرت ئەیوت باشە دەی من ڕووی نەبوو لای ئەوان دووبارە بە کچێکی تر بە کەسێکی تر هەکە ڕەهیان وەرەگرت ئەگەر پرسی هاوسەرگیری وەربگرین دەبینین ئەوەی خێزانی لە پێناودا دادەمەزرێت پتەوکردنی خزمەتی و خێڵەکیانە و بەهێزکردنی خوێن و دەسەڵاتی خێڵەکیانە نییە بەڵکو سربەخۆبوونی تاکە لە ناویشی داژن چونکە خێزان لێرە دوورە لە چاودێریکردنی خێڵەکیانە و درێژکردنەوەی دەسەڵاتی خوێن لە هاوسەرگیری کۆنی هەوراماندا ژنان وەک دایک هەڵبژێدراون بۆ هەڵسەنگاندنی زاوە بناغی خێزان دایک دای مەزراندووە کچەکەیان مارە ئەبڕی دوای ئەوە ئەچوو تر بێ ئەوە نەفەر پێ بڵێ ئەچوو بارەداریە هێنا بۆ ئەم ماڵی ئیتر بێ ئەمە کابرا خۆی بڵێ خۆی ئەیزانیە کە ئەم کابرا خۆی ئەم ماڵی پێویستیان بەوە هەیە ئەرەوەڵا دایەک ڕۆڵی هەبوو زۆر دایەک کاریگەری هەبوو بۆ ئەو کچێ ئەگەر ئەو دایکە نەبوایە ئەیان وت ئەگەر دایەک نەبێت کچ بە حیاتی دانامەزرێ کاریگەری دایکەکە زۆر لەسەر کچەکە بوو کچ لە هەڵبژاردننی هاوسەردا خۆی ئازادی هەبووە ئەو کوڕاش کە هاوسەرگیری کردووە زانیوێتی بۆ پێکێنانی خێزان تەنیا مەیل و خواستی خۆی لە بەرچاو ناگیرێ و لە ڕێگەی زۆرداریەوە
هەوڵی بەدەستێنان و دەستەمەوکردنی کچی نەداوە. ئەم دوو ڕەگەزە لە ناو سەربەستی دابیریان لە خێزان کردێتەوە. هەورامان نمونەی کۆمەڵگەیەکی ئاکاری جوانە کە ئامۆژگاریەکانی زەردەشتی پەیامبەر لە ناویدا هەمیشە ئیشی خۆی کردووە. ژن لێرە مرۆڤ بووە نەکمینەوە ئەو بەرامبەر بوونەوانی کە دنیای ئەمڕۆ لە نێوان نێر و مێدا دەیانبینین لێرە بوونیان نەبووە. أرجسم كري وابو شام على بريبيكو أرجسم كري وابو شام على بريبيكو باس شتاوي لي باوي باس شتاوي لي باوي بجلامي لكم سريع يا اخوة صرنا